ئەو یاسا بەرکارانە چین کە لە هەرێمی کوردستان دەتوانێت مافی کرێکاران بپارێزێت بۆی لە کاتی هەر ڕوودانێکی نەخوازراودا کرێکاران لە هەرێمی کوردستانە بتوانن مافەکانی خۆیان یاخود شایستەکانی خۆیان بەدەست بهێنن. ئایا لە هەرێمی کوردستان چۆن بە چ ڕێگایەک و بە چ یاسایەک کار بە پارێزبەندی بۆ مافەکانی کرێکاران دەکرێت لە هەرێمی کوردستاندا؟ ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵێکی ئەوەیە لە ڕێگای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە کە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ سەرجەم ئەو کرێکارانە دەستەبەر کە لە کەرتی تایبەتدا کار دەکەن. ئەو ڕێکارانە چین کە دەبێت کرێکاران یاخود خاوەنکارەکان دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێت؟ ئایا کەی و چۆن ئەو مافا بۆ کرێکارەکان دەگەڕێتەوە؟ ینی شوێن ئەوانەی کە شمولی ئەم دەستەبەری کۆمەڵایەتی دەکەن بە پێی دوایین ئامان بێ زیاتر لە 150,000 کرێکار لە هەرێمی کوردستان بەناوخۆیی و بەبیانی دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کراوە. هەر ئەوەش نییە، زیاتر لە 43,000 پرۆژە لە هەرێمی کوردستان دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کراوە. ڕێکخراوە ئابوووریەکان و نوێنەرانی کرێکار یانی سەندیکای کرێکاران بە هەمویان چۆن کار لەسەر ئەمە دەکەن بۆی زۆرترین ماف بۆ کرێکاران بەدی بێ لە هەرێمی کوردستاندا. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. بەرنامەی حکوومەت ئەوەیە هەرچی کرێکارە لە کەرتی تایبەت هەمویان لە دەستەبەری کۆمەڵاتی تۆمار بکرێن. ئەمە بێگومان یارمەتیەکی زۆری کرێکاران دەدات لە هەمان کاتدا ئەو پێویستیانەی کە هەیەە بۆ دوایی خانەنشین بوونیان ئەمانە هەمووی زەمانەت و گەرانتی دەکرێت. لە هەمان کاتدا ئەو بەشەپارەیە کە کۆ دەکرێتەوە ئەمە باج نییە، یعنی دەستەبەری کۆمەڵاتی بە هیچ شێوەیەک باج نییە. ئەمە تەنیا گەرانتیکردنی مسۆگەرکردنی داهاتووی ئەو کەسانەیە کە لە کەرتی تایبەت ئیشەکەن و ئەمە دەکرێت حکوومەت سوودێکی تریشی لێ وەربگرێ و بەرهێنانی تێدا بکە و ئەمە یارمەتیەکی زیاتری بژانەوەی ئابووری کوردستان دەدات. لە زۆربەی وڵاتان یاسای مافی کرێکاران دەستەبەر کراوە و کاتی کارکردنیان و مافەکانیان بۆ دابین کراوە. ماوەی چەند ساڵەکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیەوە هەموو هەوڵێکیان داوە بۆ ڕێخستنەوەی ئەو بابەتە و هەموارکردنەوەی چەند یاسایەک لە ڕێگای پەرلەمانەوە بۆ دەستەبەری کۆمەڵایەتی. نوێنەرانی کرێکاران لە هەرێمی کوردستان چ داواکاریەکیان هەیە بۆ باشترکردنی ڕەوشی کرێکاران؟ مافی کرێکاران لە هەرێمی کوردستان بە پێ و یاسای کە کاری پێکرێت دەبێت کرێکارێک چۆن تەمین بکرێت لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی خانەنشینیەوە چی بۆ بکرێت ئەگەر کرێکارێک خۆی تۆمار کردبێت لە دەستەبەری کۆمەڵایەتی؟ ئێمە پێشنیارمان کردووە ببێ بە مرکزێکی نیشتیمانی ئەو ئیحتیمامانەی کە پێویستن لەو سنتەرە بدرێ دەعم بکرێ ببن لەبەرەوەی هەموو کرێکاران لە هەر پرۆژەیەک حتا لە ماڵەکانی ئیشکەن پێویستیان بەوەیە وشیاری تەندروستی و سەلامەتی پیشەی وەربگرن، چونکە ڕۆژانە کرێکاران زەرەرمەندی ئەو ناوشیاریان زەرەرمەندی ئەو بابەتەن کە بۆتە کلێنێکی دیار. باش ئەگەر کرێکارێک خۆی دەستەبەر کردبێ ئەو مافانەی بۆ ناگەڕێتەوە لە هەرێمی کوردستان؟ هیچ دەستەبەری مربوطە بە حیاتی کرێکارەکە بۆ معیشەتی مستەقبەلی ئەبێ زمانی کە لەسەر ئەو پارەیە کە بۆ دیاری کراوە. ئەمە کێشەیەکەیە کە ئێستا ئێمە پێشنیارەکەین. ئێستا لەم کۆبنەوەی پێشنیارمان کرد کە بابەتی حەدی ئەدنای ئەجووری کرێکاری ناکارەمە پێداچوونەی پێ بکرێت کە تاکو ئێستا 350,000 دیاری کراوە. پێشنیارمان کردو زیاد بکرێت، چونکە ئەو کۆمپانیانەی ئەو پرۆژانەی کە کرێکار ئیش پێەکەن ڕەنگە کرێکار ملیۆنێک وە بەرەوسەرێ ڕاتبی مانگانەی بێ، بەڵام خاوەنکارەکە اعتیباری لەسەر ئەو حەدە بووەکە کە بە بڕیار دیاری کراوە کە ئێستا 350,000 بۆی نانووسێ ڕاتبە کاملەکە بەدایان حالەتی وە لە بەردەستە و کۆمپانیەکان غەدر لە کرێکارەکانەکەن پێویستە ئەو ڕاتبەی ئەو موچەیە کە مانگانە کاری پێەکە هەمووی بۆ بنووسێ لە دەستەبەری کۆمەڵای، چونکە لە مستەقبل لەسەر ئەو پارەیە تەقاعودی کرێکارەکە ئەکرێ
کە سوودمەندیە بۆ ماڵ و منداڵەکەی خۆش. پاشە بەپێی یاسای کار بێ دەوێت هەر کرێکارێک ڕۆژانە 8 کاتژمێر کار بکات و وەکاتی چۆڵی پشودانیشی هەیە و ئەگەر لەوە زیاتر کار بکات دەبێت زیادەی ئیزافی ئەبێ نابێت لە 2 ساعت زیاتر کاری ئیزافی پێ بکە 2 ساعت ئەبێ پارەی 3 ساعتی کارکردنی بۆ بدات. بەپی پێشبینیەکانی ئێوە بەدەل لەوانی کە خۆیان تۆمار نەکردو لە سەبەری کۆمەڵاتی ژماری کرێکاران لە هەرێمی کوردستانە دەگات هەرچەند بەعدەد نازانم بە زۆرە بعدەت نازان بە زۆرە بەڵام لەوەی وەکە تۆماری نەکرابن کە کێشیان بۆ پەیدا بێ مادە 112 لە قانونی تەقاعد هینی کردووە لە قانونی عمل کێشەکە هین کردووە محکەمە ئەتوانێ حقوقی بۆ بژێڕێتەوە بەڵام زۆربەی ئەو حالەتانە کاستە محکەمە بۆ کرێکارە گیان لە دەستداوەکانە کە کرێکارە گیان لە دەستە لە پرۆژەیەک کە لیژنەکان نستن و تاقیقی بابەتەکە کرێکارەکە زەمان نەکراوە بەس مادە 112 بۆی تعویز کردووە محکەمە ئەتوانێ حقوقی بژێڕێتەوە بەڵام لە ئەساسدا تەنفیزی قانون هەم ئەوەی لە هەرێم تعدیل کراوە هەم قانون سینەوەیەکی ساڵ هەفتاویەک ئەڵێ هەر پرۆژەیەک یەک کرێکار و بەرەو سەری تێداوێ ئەبێ حقوقی هەم لە دەستەبەری هەم بابەتەکانیکەی پارێزراو بێت. پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستان ئەم پرۆژە یاسایە لە 159 بەند پێک هاتبوو گرنگترینیان یەکسانی لە نێوان کرێکارانی پیا و ئافرەت لە کرێی هەر کارێکی خاوەن بەهایەکی یەکسان بەکردار نەهێشتنی کارکردنی منداڵان نزمترین ئاستی تەمەنی کارکردن لە هەرێمی کوردستان لە 15 ساڵ کەمتر نەبێت قەدەغەیە لەسەر کرێکاری بیانی پەیوەندی بە هەر کارێکەوە بکات پێش وەرگرتنی مۆڵەتی کار لە کاتی مردنی کرێکار سەرجەم شایستەکانی دەدرێتە پاشینەکەی بە پێی یاسا چۆن خاوەنکاران یان کرێکاران دەتوانن خۆیان دەستەبەر بکەن لە بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی ئایا کێ شمولی ئەو پرۆسەیە دەکات ڕێکارە یاسایەکان تایبەت بەو بابەتە چۆنە سەرڕای ئەمانەش ئێستا لیژنەیەکی تایبەت لە سەرجەم وەزارەتە پەیوەندیدارەکان بەو بابەتەوە پێکێنراوە کە مانگانە تایبەت بە پرۆسەی دەستەبەری کۆمەڵایەتی کۆبوونەوەی خۆیان ئەنجام دەدەن و هەموو پێشبینی و داواکارەکانیان دەخەنە ڕوو. وەکو بەڕێوەبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان ڕێکارەکان چۆنە لەلایەن خاوەنکارەکانەوە کە یان کرێکارەکان دەستەبەرەکەن پرۆسەکە بەڕاستی بە پێی قانون هەر خاوەنکارێک کە کرێکار لای دەست بەکارە بێتن چ بە خۆی کرێکارەکە بێنێتەوە چش لە شوێنێکی ترک و بەڕێوەبەرەتەکانی کار وەرەگرێتن لە ماوەی 7 ڕۆژدا دەبێ بەڕێوەبەرەتی کار و دەستەبەر ئاگادار بکاتەوە کە ئەم کرێکارە مباشرەی کردە دەست بەکار بە و ئەوەی ناوی تومار بکرێت لە دەستەبەری کۆمەڵایەتی طبعاً پرۆسەکە ئەمە سەرەتاکەیە کە بەو شێوەیە دەست پێکات و دواتریش ئەم بە بەردەوامبوونی پرۆسەی کارکردنەکە دەبێ مانگانە ئەو شایستە دارایانە کە پێویستە بدرێتن بۆ سندوقی دەستەبەری بوو مافی کرێکار پێویستە مانگانە کە خاوەنکارەکە بیداتە سندوق وەکو ماف کە 117ەیە لە 112 لە خاوەنکار خۆی بەشداری پێکاتن و 105 کرێکارەکە خۆی بەشداری پێکاتن ئەو بەڕەپارەیە 114 ئەچێتە بەشی خانەنشینی بۆ کرێکاری هەرگرێتن کە هەر کاتێک کرێکارەکە خانەنشینە بێت چ بەهۆی تەمان چ بەهۆی خزمەت چه خوانە خواستە بەهۆی پێکان و مردون و ئەو بابەتانە لەو بڕە 114 بووی خەرجەکرێتن وەکو موچەی کرێکار باقیەکەی تر 101 بۆ زەمان سەحی 102 بووی سابەت عملە تەبعاً ئەوەیە کە تا ئێستا داوا لە جەناوی سەرۆکی حکوومەت دەکەین بەڕاستی با ئێمە نەکو چاو لە عێراق بکەین با ئێمە دەست پێش خەر بین بۆ ئەوەی کە زەمان سەحیەکە کارا بکرێتەوە کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر دڵخۆشکەر دەبێت بۆ کرێکاران. چیە ئەم زەمان سەحیە بۆچی ئەم زەمان سەحیە یعنی هەموو ئەو کرێکارانەی کە تووشی نەخۆشی پیشەیە بن تووشی پێکانی کارە بن خۆیان و خێزانیان بە پێی قانونەکە مافیان هەیە لە سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی کە چارەسەریان بوو بکرێتن جا چارەسەری دەرمانە شەردانی پزیشکە مختبەراتە ئەشیعەیە یعنی عملیاتە هەموو ئەو شتانەی کە کرێکاری دەستەبەر کرا و تووشە بێتن مافێتی کە لە سندوقەوە بووی خەرج بکرێتن و چارەسەری بۆ بکرێتن. باشە با من پرسیارێکی بەشێکی زۆری لە کرێکارانی هەرێمی کوردستانت لێ بکەم کە دەڵێ
ئێمە بۆچی پارەیەک دەین ئێمە بۆچی خۆمان دەستەبەر بکەین لە کاتێکە ئەم هەموو کرێکارە بیانیە دێنە هەرێمی کوردستان ئەوان بە ئاسانی کاریان دەستەکەی و ئێمە بەشێکیشمان بێکارین بۆ ئەمە چیتان کردوەوە؟ طبعا ئەو معلومات ئەو خاوەنکارانەی کە بە پێی ڕێنمایەکەش ئەو خاوەنکارانەی کە لە چوار کرێکار کەمتر کار پێیەکەن بە هیچ شێوەیەک قبول نییە کرێکاری بیانی کار پێ بکەن. یعنی لەبەرەوەی ئێستا مەقصدم ئەوەیە بۆ ئەوەی بوو خاوەنکارەکان ڕوون بێتن لە بازارەکاندا بینین لە مارکێتەکان یەک کرێکاری بەنگلادشی یان کرێکاری هەندیش پێیەکە بە هیچ شێوەی قبول نییە بە پێی ڕێنمایەکە دەبێت کرێکاری خۆماری بێنێتن لەبەرەوەی بە پێی ڕێنمایەکە هەموو ئەو شوێنانەی کە شێواز یا خسروشتی کارەکە و ئەخوازێت چوار کرێکار و کەمتر کار پێ بکاتن دەبێت کرێکاری خۆمالی بیت نەگویانی بە دووادا چون بۆم بابەتاکەنەوە بەتاکی لێژنەکانی پشکنینی کار و لێژنەکانی پشکنی دەستەوەری کۆمەلایەتی بە بەردەوام ڕۆژانە کە سەردانەکەن بە دوواداچوونەکەن و هەر خاوەنکارێکش کە سەردانی ئێمە کاتن بوو بەڕێوەبەراتی کاریا خود بوو بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی داوای لێکرێتن کە میلاکاتی خۆی تەقدیم بکاتن بۆ ئەوی بزانرێتن ئەم ڕێژەیە بەراورد کراوە یاخود ڕەشاو کرا یاخودنا دڵنیایەکی تەواو هەیە کە کرێکارێک خۆی دەستەبەر کرێت لە کاتی هەرڕوودان و پێکان و خانە نشین بێ وەکو کارمەندێک وەکو موچەخۆرێکی حکومی دەبێتە خانە نشین و موچەی خۆ وەردەگرێ ماگانە بەتاکید هەر کرێکارێکی دەستەبەر کراوە بالعکس ئەوەندەی بعضی جاران کرێکاری نەدەستەبەر کراویش بەڕاستی بە پێی بڕیاری دادگا ئەوانیش مافەکانیان دەدرێتە لەبەر ئەوەی تاکو ئێستا بە قانون ئەو کرێکارانەی کە ڕۆژانە کارەکەن خاوەنکاری بەردەوامیان نییە هەر ڕۆژێ لە شوێنی کارەکەن ئەوانە دەستەبەر ناکرێن تاکو ئێستا هەرچەندە لە هەموارەکەی کە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە بوو یاسای خانەنشین ئەمە چارەسەر کراوە بەڵام تا دەرەچێتن و ئەوە تاخیرە بێتن بووە ئەوانەی کە لە ئیشی ڕۆژانە ئەکەن و تووشی پێکان ئەبن یاخودخواانە خواستە تووشی مردن ئەبن ئەوانە معاملاتیان یاخود کێشەیان دەچێتە محکمەی عمل و بە پێی ئەو بریاری کە لە دادگای کار ئەدرێتن بۆ ئێمە بە ڕێوەبەرەتەکانی دەستەبەری کۆمەڵاتی پابند دەکرێن کە خاوەنکارەکە شایستە دارایەکانیان دەداتن و خانەنشینیان بۆ ئەبرێتەوە. ژمارەی کرێکاری دەستەبەرکراو بۆ نیوەی یەکەمی ساڵی 2023 لە پارێزگای هەولێر 1652 کرێکاری خۆماڵی 400 کرێکاری بیانی لە پارێزگای سلەیمانی 4661 کرێکاری خۆماڵی 871 کرێکاری بیانی لە پارێزگای دوهۆک 3400 کرێکاری خۆماڵی 78 کرێکاری بیانی لە ئیدارەی سربەخۆی سۆران 248 کرێکاری خۆماڵی و 20 کرێکاری بیانی. بەرنامەی حکومەت ئەوەیە کە هەرچی کرێکارە لە کەرتی تایبەت هەمویان لە دەستەبەری کۆمەڵایەتی تۆمار بکرێن کە ئەمەش دەبێتە هۆکارێکی زۆر بۆ هاوکاری حکومەت و زۆرترین هەلی کاریش بۆ هاوڵاتیان بڕەخسێ ئەوەی لە ڕووی کەرتی تایبەتەوە چۆن هاوکاری کەرتی تایبەت بکرێت و باڵپشتی و ئاسانکاریان بۆ بکرێ چونکە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ ئەوان لە کەرتی تایبەت مسۆگەر دەکرێ و پێویست نییە هەمووان ڕوو لە کەرتی گشتی بکەن و بە هەمان موچەخۆرێکی حکومی لە ئایندەدا دەتوانن ئەو کرێکارانە خانەنشین بکرێن. ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان کەرتی تایبەت زۆر بە باشی گەشەی کردووە کۆمەڵە ژمارەی کرێکاری زۆر لەم کەرتەیە کار دەکەن. چۆن مامەڵەتان لەگەڵا کردووە خەڵک کرێکاران خۆیان دەستەبەر کردووە؟ بەپێی ئەو ئامارانەی کە لە بەردەستی ئێمان و ئەو ئالیاتانەی کە ئێمە دامان ناوەکو میکانیزمی دەستەبەرکردنی کرێکاران 150,245 کەس ئێستا لە هەرێمی کوردستان وەکو کرێکار دەستەبەر کراون وەکو پرۆژە 43,500 پرۆژە لە هەرێمی کوردستان دەستەبەر کراون کە ئەمانە بەپێی ئەو قانونەی کە هەمانە قانونی بەرکارکە لە ساڵی 2012 قانونی ژمارە 4 هەموارکراوی ژمارە 4 ساڵی 2012 کە هەموار کراوە ئێستا ئێمە سندوقێکمان هەیە ئەو پارەیە کە لە کرێکاران و خەروەها خاوەنکار وەردەگرێت کە 17% 12% خاوەنکار دەیداتن و 5% لە کرێکار دەکوژێتەوە دەچیتە ناو سندوقێکەوە. ئێستا ڕاسیدی ئەم سندوقەش گەیشتوودە 97 ملیار سەروی 97 ملیار دینار. بەڵێ. زۆر باشە. ئێستا کرێکارێک ئەگەر خۆی بێت یا مەسەلەن لە لایەن خاوەنکارەکەی و دەستەبەر کرێ ڕێکارە یاساییەکانی چۆنن؟
کەسێک کە بیاوێ خۆی دەستەبەر بکاتن خاوەنکارەکەی دێتن من پارەی اشتراکاتی دەداتە دایرەی دەستەبەری کۆمەڵایەتی سەکێکیان دەدەنێ ئەم پارەیە دەچیتن ناو ئەو سندوقەی کە باسم کرد ئەم سندوقاش ئەنجومەنێک بەڕێوە دەباتن ئەم ئەنجومەنەش بە سەرۆکاتی بە سەرپەرشتی جەنابی وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی هەروەها بە سەرۆکایەتی بریکاری وەزارەتی کار ئەندامەتی بڕیادەرەکەی کە بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیە و هەروەها ئەندامەکانی لە چەندین وەزارەتەکان پێکهاتوون کە نوێنەری چەندین وەزارەتەکان کە پلیان لە پلەی بەڕێوەبەری گشتی کەمتر نییە لەوانە وەزارەتی تەندروستیە وەزارەتی داراییە هەروەها وەزارەتی پلاندانانە نوێنەری سندیکای کرێکارانە نوێنەری ژووری بازرگانیە هەروەها نوێنەری ئەنجومەنی وەزیرانە کە لەوێ سیاست و هەروەها ئەو پرۆژە استثماریانەی کە پێویستە بکرێتن بە پێی ئەو پارەی کە لە ناو سندوقەکەدا هەیە بڕیاری لەسەردا درێتن. زۆر باشە. هەندێک جار لەوانەیە کرێکارێک موچەی ماگانەکەی 1 ملیۆن دینار بێ و کرێکاریشمان هەیە لە هەرێمی کوردستاندا 500,000 دینارە ئەمە بۆ هەمویان بە ڕێژەی 170 لێ وەردەگیرێ بۆ هەمویان بە ڕێژەی 70% وەردەگیرێ و ئێمە کەمترین وەکو بڵێن کرێکار لە هەرێمی کوردستان کە بوو کرێکاری ناکارامەیە و پێداچوونەوە پێدەکرێ ساڵانە 350,000مان هەیە کە نابێ پارەی کرێکاری ناکارەمە لە 350,000 کەمتر بێ بەڵام ئالیەتێکی تریش بۆ دەستەبەرکردنی کرێکاران هەیە ئێمە پشکنێرمان هەیە ئەم پشکنێرانە دەچن سەردانی پرۆژەکان دەکەن هەم پرۆژەکە کە ئەگەر دەستەبەر نەکرابێ دەستەبەر دەکرێتەوە هەمیش ئەو کرێکارانەی کە لەوێ کار دەکەن ئەوانیش دەستەبەر دەکرێنەوە کرێکارێک کە خۆی دەستەبەر کرده بێ لەلایەن خاوەن کارەکەیەوە بێگومان چۆن ئەم پارەی بۆ دەگەڕێتەوە ئەم پارەیە کرێکار دەتوانێت ئەگەر حتا مانگێکیش لە شوێنێک ئیشی کرد بێ دەتوانێت لە مانگێک زیاتر ئیشی کرد بێ دەتوانێت ئەو پارەیە کە پێ دەڵێن پایان ینی کوتایی خزمەت ئەم پارەی وەرگ بگرێتەوە لە 70%ەکەی کە داوە لە مانگێکدا. بەڵام ئێمە تەشجیعی وەرگرتنی ئەم پارەی کوتایی خزمەت ناکەین وەکو حکوومەت ئێمە دەمانەوە بچیتە سندوقی خانشینی بۆ ئەوان بۆ ئەوەی کە بتوانێت لە داهاتوودا هەم خۆی هەم کەس و کارەکەی یان خێزانەکەی لێ وەکو تەقاعودێکی کەرتی گشتی لێ سوودمەند بن ئەو کەسێک کە کرێکاری بیانیە کە کارەکەی تەواو دەبێت لە هەرێمی کوردستان یەکسەر دەتوانێت ئەم پارە وەربگرێتەوە بەڵام ئەوەی کە کرێکاری خۆماڵیە وەکو گوتم پاش ساڵێک دەبێت داوای ئەم پارەیە بکاتن ئەگەر هات و داوای نەکرد دەکرێت پاش 4 ساڵی تر داوای نەکرد ئەم پارەیە هەر وەکو حسابی ئەو دەمێنێتە بەڵام بە مەرجێک کە بچێت لە شوێنێکی تر ئەگەر کاری کرد دەکرێت هەردووکی لە پایانی کوتایی خزمەت پارەکەی وەربگرێتە و دەشکرێ بچیتە ناو سندوقی خانەنشینی کرێکار. لە کاتی کارکردنا چەندین ڕوودا و هەندێک جار کەوتنە خوارەوەیە هەندێک جاریش دەبێتە هۆی گیان لە دەستان ئەگەر کرێکارێک ساڵێک ئەم دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرابێ چۆن مامەڵەت لەگەڵ ئەم پرسەدا دەکەن لەم 70% کە دانراوە 1% بۆ بیمەی تەندروستیە و 2% بۆ ئەساباتی عەمەلە یعنی لە کاتی بەرکەوتەی وەکو بڵێن کار کە بۆی دەکرێت لەوێ و 9% بۆ تەقاعدیە یعنی دەکرێت لەو 2% کە بۆ ئەساباتی عەمەلە دەکرێت لەوێ ئیسفادەی لەو پارەیە خەڵک وا دەزانێت ئەمە دەچێتە سەرحسابی حکوومەت و تاوایتر ناگەڕێنێتەوە ئایان بابەتە ڕاستە؟ خۆی تا ئێستا ئێمە 868 کرێکاری تەقاعدمان هەیە ئەم 868 کرێکارە بەشێکی کەمی دەرەوەی هەرێمی کوردستانە
کە لە هەرێمی کوردستان وەردەگرن پارەکەی خۆیان ئەوانی لە هەرێمی کوردستانش دەکرێ مانگانە بچیتن پارەی خۆی لە سندوقی تەقاعدی وەربگێ دەکرێت 2 مانگیش جارێ بچیتن پارەکەی خۆی لە سندوقی تەقاعدی هیچ کێشەمان نییە. مەرجەکانی حکومات بۆ پرۆژەکانی وەبەرهێنان و پیشەسازی و دەستەبەرکردنی کرێکاران لە هەرێمی کوردستان دەبێت 175 کرێکاران لەسەر جەم پرۆژەکاندا کرێکاری ناوخۆیی بێت. 125 پرۆژەکان دەتوانن کرێکاری بیانی بەکار بهێنن. بەڕێژەی 170 دەبێت ئەو گەنجانە بن کە پێشتر کاریان نەکردووە یانیش بێکارن. تا ئێستا لە هەرێمی کوردستاندا 150,000 کرێکار دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە و 43,000 پرۆژەش دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ کراوە. لە هەرێمی کوردستان زیاتر لە 150,000 بازرگان و خاوەنکار و پیشەوەر لە ڕێکخراوە ئابوووریەکان تۆمار کراون. حکومەتی هەرێمی کوردستانیش هەموو پاڵپشتێکی کەرتی تایبەت دەکا بۆ ئەوەی زۆرترین هەلیکار بۆ گەنجان دەستەبار بکرێت. ڕێکخراوە ئابوووریەکانیش ئاماژە بۆەوە دەدەن ئەوان لەگەڵ حکومەت هەماهەنگێکی باشیان هەیە و هەموو هەوڵێکیان ئەوەیە کە گرنگی زیاتر بە کرێکاری ناوخۆ بدەن لە ڕێگای بازرگان و خاوەنکارەکانەوە. ئێوە وەکو یەکێتی ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ژووری بازرگانی پیشەسازی هەولێر مەسەن چۆن کارتان لەسەر دەستەبەری کۆمەڵایەتی کردووە؟ بەڵێ ئەمە وەکو ژوورە بازرگانەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ژووری بازرگانی هەولێر نوێنەری تایبەتی خۆمان هەیە لە لێژنەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بۆ ئەو کرێکارانەی کە لە کەر تایبەتەکان ئیش دەکەن بۆی دەستەبەری کۆمەڵایەتیان هەبێ و نوێنەرایەتی کۆمپانیا و خاوەنکار و پیشەساز و دەڵالی دەکەین و هەردەم ڕێنمایان دەدەینێ کە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارەکان بکەن بۆی خوا نەخواستە ئەو کرێکارە لە هەر کاتێک تووشی ڕووداوەکی نەخوازراو بێتن یان وادەی خانیشینی هاتبێ بتوانێت ماگانە موچەی خۆی وەربگرێتن. باشە ئێوە ڕێکخراوێکی ئابوورین مەسەلەن چۆن کارتان لەسەر ئەوە کردووە کە هەموو ئەو کەسانی کە لە کەرتی تایبەتە ئیشەکەن کارمەندن کرێکارن هانی خاوەنکارەکان بدەن کە دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێ؟ بەڵێ ئەمە لە بەردەوام لە کۆبوونەوەمان لەگەڵ شاندەکان و بازرگانەکان ڕێماییان پێ دەدەین کە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارەکان بکرێ و ئەو داواکارانی کە خاوەنکارەکە هەیتیان بە حکوومەت دەگەێنن و ئەو ڕێنمایانەی کە حکوومەت هەیەتی بە چاوڕۆی دەگەینە بازرگانەکان. و هەردەمیش ئێمە لە شاند کۆبنەوەکانماندا لەگەڵ بازرگانە بیانیەکان هەوڵی ئەومان داوە لەگەڵ بازرگانە ناوخۆیەکان بێکیان بگەین بۆی هەڵی کارکردن زیاتر بێتن و ئیشەکان بە جوانی زیاتر بەڕێوە. باشە ئەی ڕۆڵی حکومەت چی بۆ مەسەلەن ئێوە چۆن مەسەلەن هەز ناکەن ئێستا حکومەت زۆر گرنگی بە کەرتی تایبەتەدا دەیەوێت زۆر پشت بە کەرتی تایبەت حکوومەتی هەرێمی کوردستان زۆر گرنگی بە کەرتی تایبەت دەدا هەندەمیش ڕێنمایی دەداتن کە کۆمپانیاکان دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارەکان بکەن و هەڵی زیاتر بە کەرتی تایبەت دەدا بۆ ئەوەی هەڵی کار زیاتر بی بۆ گەنجەکانمان و زیاتر ئیش و کار زیاتر بێتن. باشە وەکوی کە تایبەت بە ئەندامەکانی خۆتان لە پارێزگای هەولێر چەند ئەندامتان هەیە ئایا ئەندامەکان لە زیادبووندایە؟ بەڵێ ئەکید ئەمە 28,000 زیاتر لە 28,000 ئەنداممان هەیە لە کۆمپانیا و پیشەسازی و دەڵالیەکان و بەردەوام لە زیادبوونیشدایە و هەوڵی ئەوشمادایە زیاتر ئەمە لە بینی کۆمپانیا بیانەکان و کۆمپانیا ناوخۆیەکان ئیش و کار و زیاتر بێگەیاندن هەبیتن بۆ ئەوەی ئیشی زیاتر بێتن لە هەرێمی کوردستان. باشە زۆر جارەوتر مەسەلەن خاوەنکارەکان ئەوانەی کە خاوەنی کۆمپانیان مەسەلەن مافی کرێکارەکان کارمەندەکان نادەن مەسەن ئێوە چ ڕێنمایەگەدەن بە خاوەنکار و بازرگانەکان؟ ئەو ئێمە نوێنەرایەتی خاوەن کۆمپانیا و بازرگان و پیشەساز و دەلال دەکەین و هەردەم ئەمە ڕێنماییان پێدەدەین کە ئەو کرێکاران کە لایەن ئیش دەکەن دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێ بۆ ئەوەی مافیان نەخورێ ئەو جا لە ڕووداوەکی نەخوتوشی ڕووداوەکی نەخوازراوبی یان وادەی خانیشینی هاتبی و زیاتر لە 8 کاتژمێر ئیشیان پێ نەکرێتن و ئەو مافانی کە کرێکار هەیەی بەڕاستی گرینگە هەموو کۆمپانیایەک
کە ئێستا لە هەموو جیهانیش پەیڕەو دەکرێتن دەستەبەری کۆمەڵایەتی گرینگە بۆ کرێکار کە هەموو کۆمپانیایەک پەیڕەوی دەستەبەری کۆمەڵایەتی بکە بۆ ئەوی مافی کرێکار نەخورێ و ئەمەش دایمە ڕێماییان دەکەین وەکو ژووری بازرگانی دەڵێن کە دەستەبەری کۆمەڵایەتی بۆ کرێکارەکانتان بکرێتن. ئەو پرۆژانەی ڕەوانەی دادگاکراون لەسەر دەستەبەری کۆمەڵایەتی لە پارێزگای هەولێر 66 پرۆژە، لە پارێزگای سلەیمانی 35 پرۆژە، کۆی گشتی ئەو پرۆژانەی ڕەوانەی دادگاکراون 101 پرۆژەیە. دەبێت سەرجەم خاوەنکاران لە ڕێگای دەستەبەری کۆمەڵایەتیەوە سەرجەم کرێکارەکانیان تۆمار بکەن.